لەبەرەوە بنامێ خەڵک زۆر گەشتبینکەین بەڵام ئەم کێشەیە چۆنەڵی سوڕی خۆی تەواو کرد بە زیادیشەوە باشە ئەم کێشەیە تەسەورەکەم بە چارەسەر و چارەنەسەر تا ناوەڕاست بۆ کۆتایی مانگی دوو کۆتایی بێت ئەنی چاک دەبێ یان خراپ دەبێت ئومێدم بۆ یەکە چاکە بێت چاک دەبێت ئەی هیچ بازێکی داوای کە دایان کرد دووبارە قەرز بێت قەرز پێ وایە بنێرن خۆی ئەبێ حکوومەتی عێراقی قەرز بنێری بۆ یەکەم ئەگەر قانونەکەش گریمانەوە ئێستا ڕێککەوتنی کراوە بڵێن ئەوە قانونەکە ڕێککەوتی لەسەری ئەنێرینە پەرلەمان خوێندنەوەی یەکەم و دووەمی بکاو تەسویتی بۆ بکە ئەم عەمەلیە 30 هەفتە بە جارێ ئەوە هەفتەی داهاتوو هەڵبژاردننی سەرۆکی پەرلەمانم هێشتا ڕەشنووسەکەش ناتوو بێتە پەرلەمانیش بە هەر شێوەیەک بێت چۆن بە خێرایی بیکەین ئێمە دە ڕۆژەی پێچی یانێ بێ عێراق قەرزی تر بنێری پێچێ لەگەڵ موچەی مانگیەکی عێراق بینێرن تەسەوڕەکەم بینێری خۆی وایە لەگەڵ مانگی باڵێ مانگی کە ڕۆیش بینێرێ بەڵام بۆچی نێنیاردۆ تا ئێستا واضح نییە پێچێ هەمان بڕەکەی پێشووتر بێ پێچی حوسەتەکە بنێرێ حوسەتەکە بنێرێەوە ڕەنگە هەموو ئەگەرەکان بۆ ئەوە بێ لە بینەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان لە نێوانەوەی کە داوای تریلیۆنێک و شتێکەکە و لە نێوانەوەی کە حکوومەت داوای شتێکە تەسەوڕەکەم بۆ داهاتوو ڕێکەوەی کە حکوومەتی عێراق یعنی لە بینی 800 بۆ 850 ملیار دینار بۆ موچە بدا بە هەرێمی کوردستان هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان دەست پێ بکاتەوە بەشێک لە بارگرانەکە بۆ ئێمە بۆ عێراقش کۆتایی پێهێنێ لەبەرەوە ئەو پێشبینیان زانیاریە هەندێک لە چۆن بڵێ لە مەشهدە سیاسەکە بەرە ئەوە چێکە بەرەو ڕێکەوتن بچین ماوسەیە کە یاسای بوجە هەموار کرایەوە ئێستا موچی موچەخۆران پێویستی بە 913 ملیار ئەوان 850 بنێرن بۆ هەرێکەم 800 بۆ 850 ڕێک بکەون ڕێک بکەون بڵێ